ساتە وەختەی من قسە بۆ جەناب دەکەم هیچ کاریگەریشی نەبوو لەسەر ژمارەی گەشت و گەشتیارەکان بەهۆی ئەو ڤایرۆسیکەوە تازە بڵاوکراوەتەوە. بۆیە داوا لە هاوڵاتیانەکەم تکام وایە ئەو ڕێنمانەی کە دەرەچێ لە بەرژەوەندی هەموو لایەکمانە جێبەجێ بکرێ چ لە فڕۆکەخانە چ لە هەموو لایەکەوە پێویستەکە هاوڵاتیان کە لێنە فڕۆکەخانە ماسک ببەستن پشکنینەکانیان کردبێ و ئەو پێداویستیانیکەوە هەیە وەکو ڤایرۆسی کۆرۆنا کە پشکین بەوە بۆ نێگەتیڤ بێ و جیازەکانیان فیزەکانیان دۆکومنتەکانیان و هەروەها تاقیمکردنی خۆیان بۆ ئەوی بەڕێکوپێکی و بەپاکی پشتناو فڕۆکەخانە و هیچ گیرروگرفتێکی تەندروستی ئاسایی نیشنگەیان بۆ دروست نەبێ بۆ ئەوەی سەفەرەکان بەخۆشی بکەن بەبێ گیرروگرفت وەکە گەڕاشنەوە سەفەری سەلامەتی خۆشی بێ. ئەو کەسێک کە دێتە فڕۆکەخانەی سلێمانی ئەزانی ئێمە کە چەند ڕێگارێکی تەندروستیمان گرتووەتە بەر بۆ پارێزگاریکردنی تەندروستی کۆمەلگا و هاوڵاتیان و کارمەندانی خۆمان. هەر کەسێک کە دێتە فڕۆکەخانە پێویستەکە یەکەم ماسک بەستێ ئەوەی ئیجباریە کارمەند بێ هاوڵاتی بیا ڕێبوار بێ. دووهەم کە دێتە ناو تێرمینال بۆ سەفەرکردن پێویستەکە ئەوەی کە هاوڵاتی عێراقا ڤایرۆسی کۆرۆنا پشکنی ڤایرۆسی کۆرۆنای کردبێ پێش 72 سەعات و نێگەتیڤ بێ و هەردوو ڤاکسینەکەشی وەرگرت پێ بۆ هاوڵاتیانی عێراق. بۆ هاوڵاتیانی بیانی هەردوو ڤاکسینەکەی وەرگرت پێ ئەبێ PCRی پێ بێەوە بۆ هاتنەوەش هەر کەسێ بێت ئەگەر ڤاکسینی وەرگرت بێ ئەگەر وەری نەگرت بێ ئەگەر PCRی پێ بێ یا پێ نەبێ کێشەیەکی نێرە هەموو ئیجراتەکانی بۆ ئەکرێەوە تیمی تەندروستی تایبەت هەیە لە فڕۆکەخانەکەوە هاوکار و هەماهەنگی فڕۆکەخانەی سلێمانی و چاودێری تەواوی بواری تەندروستی فڕۆکەخانەکە.